بۆ سێمین جار پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی کۆمپانیا ناوخۆیی و گیانیەکانی کوشتوکاڵ و پیشەسازی خۆراک کۆ دەکاتەوە کوشتوکاڵی ڕۆکی و ئاژەڵی ئامێر و تەکنەلۆژیایی سەردەم پیشەسازیەکانی بەرهەمێنانی خۆراک نمایش دەکات و کارتی کوشتوکاڵ دەبوژێنێتەوە پەلەوەری سامانی ماسی بەرهەمە ئاژەڵیەکان بەروبوومی دانەوێڵە و هەویرەمەنیەکان شیرەمەنی بەرهەمە لە قوتونراوەکان خانووی پلاسیکی ئامێر و کەرەستە کوشتوکاڵیەکان پەین و دەرمان و خۆراکی زەویە کوشتوکاڵیەکان کەرەسەی ئاو و ئاوەڕۆی کوشتوکاڵی شەتڵگە و بابەتەکان لەگەڵ هەموو ئەو بابەت و بەرەمانەی تایبەتن بە کوشتوکاڵ لەم پێشەنگایە لە 7 بۆ 10 2022 نمایش دەکرێت بەڕێزان لە خاوەنکار و کۆمپانیا و بازرگانان کە لە هەر بوارێکی کوشتوکاڵی ڕۆکی و ئاژەڵی کار دەکەن دەتوانن لەم پێشەنگە گەورەیە بەشداری بکەن و پەیوەندی بکەن 1950 741 48 10 1970 449 22 15 سێمین پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی کوشتوکاڵ و پیشەسازی خۆراک